شاندەیە ئەمریکای تایبەت ji بۆی سووریە دەگەڕا خۆیان دیبلۆماسیدە ji بۆی وڵاتên herêmî wiyên cîranên Sûriyê berdewame û legal berpirsiyarên Ordunê rewşa Sûriyê gotûbêj kir. James Jeffrey şandeyê Amerîkayê taybet ji بۆی Sûriyê û Joel Rayburn alîkarê wezîrê dervê Amerîka bi serdanekê gihiştine Ordunê û li gel Eyman Sefedî wezîrê dervê Ordunê civiyan û ronahî xistine ser çendîn mijarên girêdayî bi rewşa Sûriyê û deverê. Dêcivîna sê alî de dawîn pêşhateyên Sûriye û rêyên dîtina çareseriya siyasî ji bo krîza Sûriye û dosyeya penaberan hatine gotûbêjkirin. Herwiha Jeffrey û Sefedî tekeziyê li ser wê çendê kirin ku pêwîst e civaka navdewletî di erkê parastina penaberan de berdewam bê û rewşa penaberan çareser bike. بەردەوام ئەمان بەحساوی چەندێت دکێک و ئەیمن سەفەدیژی تەکەزی کرد و هەبوونە ملیۆنێک و 300,000 پەنابەرێ سووریە لە ئۆردنێ بەرگرانیە لەسەروان دروست دەکێ و وڵاتی ئۆردنێن کارێ پێویستیەن وێ ژمارەیە گەلک یا پەنابەران دابین بکێ. هەروەها شاندەیە ئەمریکای تایبەت ji بۆی سووریە وەزیرە دەرvê ئۆردنێ ڕەوشە پەنابەرên سووریەن کولکەمپە ئەڕکبان دەمینن گوتوبێژکردن و سەفەدی تەکەس کرد. و چارەسەریە هەری باش ji بۆی ڕەوشە پەنابەرên کەمپە ئەڕکبان vەگەڕاوانە ji بۆی سووریێ ئەو ژێ دەبن چاودێریە ئالیێن ناودەولەتیدا دەیەداویە جوینە دە هەردوو ئالیان تەکەزیە لەسەر بەهێزبوونە پەیوەندیان و بەردەوامیە هەماهەنگیە نەبەرە ئەمریکا و ئۆردنێ دەکردن داکۆ کریزا سووریە درەیە چارەسەریە سیاسی بە وەرێ چارەسەرکردن.